خۆم پێم باش بوو سەردانێکی مەیدانی هەموو وەزارەتەکان بکەین لە نزیکەوە ئەم پێداچوونەوەیەک بە ئەدای حکوومەت لەو ماوەی ڕابردووی کە ئەم کابینە دەستی پێ کردووە و توانیمانە چەند لە بەرنامەکانی ئەجەندای حکوومەت جێبەجێ بکەین و ئەوەی نەژبووە هۆکارەکەی چییە و بۆ هەنگاوەکانی داهاتووش چی بکەین بەیەکەوە. من ئەتوانم بڵێم کە وەزارەتی ناوخۆ یەکێک بووە لە سەرکەوتووترین وەزارەتەکانی حکوومەت و سوپاسی هەمووتان دەکەم کە شوێندەستی هەر هەمووتان پێوە دیارە. دووپاتی دەکەمەوە وەک پێشتریش من چەندین جارم قسەم کردو ئێمە حکوومەتێکی هاوپەیمانەتیمان هەیە لەگەڵ چەندین لایەنی سەرەکی کە بەشدارە لەم حکوومەتە هەر یەکێک لەو وەزیرە بەڕێزانە لەو بەرپرسە بەڕێزانە لەو پارێزگارە بەڕێزانە لەو سەرپەرشتیارە بەڕێزانە یان بەڕێوەبەرە گشتیەکان کە لە حکوومەت و لە وەزارەتەکانی شەکەن نوێنەرێکی ڕاستەقینەی ئەو لایەنە سیاسیە کە لە حکوومەت بەشدار و هیوادارم و دڵنیاشم متمانەی تەواوی حیزبەکانی خۆیان پێبێت بۆ جێبەجێکردنی ئەو ئەجەندایی کە ئەجەندایەکی هاوبەشە هەموو بەیەکەوە ئەجەنداکەمان نووسیوە کەواتە شتێک نییە بڵێن ئەمە ئەجەندای لایەنێکی تایبەتە و لایەنێکی تر ماوقفێکی تریە بووە ئەجەندایەکی هاوبەش هەر هەمومان بەیەکەوە نووسیومانە و بڕگامان لەسەردەوە پێشکەشی پەرلەمانمان کردووە لەبەر ئەوە ئەرکی هەر هەمومانە ئەو ئەجەندا وەک خۆی جێبەجێ بکەین و هەرچەندە خلافاتی سیاسی بیرروبووچوونی جیاوازی سیاسی بەردەوام دەبێت لە هەر کۆمەڵگەیەکی دیموکراسی کە بڕوایان بە پرۆسی دیموکراسی هەیە بیرروبووچوونی جیاواز هەیە. بەڵام ئەو بیرروبووچوونە جیاوازانە لە ئاستی حیزبەکان لە ئاستی ئاڵۆگۆڕکردنی پرسەکان لە بینی حیزبەکانەوە باز دەکرێت و توێ دەکرێت. حکوومەتی ئێمە دەستگایەکی جێبەجێکارە حکوومەت هەر هەمووی دەستگایەکی جێبەجێکارە بۆ جێبەجێکردنی ئەو ئەجەندە هاوبەشەی کە هەر هەمومان لەسەری کۆکی ئێوە نوێنەری خەڵکن ئێوە نوێنەری حکوومەت و جێبەجێکردنی ئەرکەکانتان ئەمانەتێکە کە لە ئەنجامدا سەرکەوتن و خوا نەخواستە شکستی حکوومەتەکەش بە ڕەفتاری ئێوە بەندە. بۆیە من دووپاتی دەکەمەوە من ڕێزی هەموو بیرروبووچوونێکی جیاواز دەگرم بەڵام هەر کاتێک بڕیارێک بوو بە بڕیاری حکوومەت کە حکوومەتێکی هاوبەشە و بڕیارێکی هاوبەشە لەسەر هەر هەمووتانە جێبەجێ خۆ یانی سستیکردن یان نەچوونە ژێربار بۆ جێبەجێکردنی بەرنامە ئەمە ئەکەوێتە خاڵی سەرپێچیکردنی ڕێنمایەکان و حتا یاساش کە ئێمە هەمومان پابەندی پێەوە. بەرەوە من داواتان لێ دەکەم وەکو تیمێکی یەکگرتو و یەکدەست منسەجم لە ناو حکوومەت هەموو بەیەکەوە کار بکەن بەواز لەوە بێنن هەر یەکێک بەگراوند و خەلفیەی حزبی چۆنی هەیە. ئێوە کە دێنە ناو حکوومەت ئەمانەتێکتان لەسەرشانە و هاوڵاتیانی ئێمە هەر هەمویان حەقیان بەسەر ئێمەوە هەیە. ناکرێ یەکێک سەر بە حزبێک بێ پێی وا بێت تەنیا بەرپرسیارەتی ئەوەیە خزمەتی لایەنگیرانی حزبەکەی خۆی بکە. هەر هەمووتان بەرپرسن بەرامبەر بە هەر هەموو هاوڵاتیان کەواتە ئەم جیاوازیە بە هیچ شێوەیەک نابێت لە ناو حکوومەت ڕەنگ بداتەوە و ئینسجام و یەکگرتنەوەی حکوومەتیش یەک هەڵوێستی حکوومەت ئەمە نیشانی سەرکەوتنی حکوومەتە. شتێک کە شانازی پێوە دەکەین و لە هەموو دنیاشدانی پەیوەندراوە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی شوێنێکی ئارامە لە ناوچەیەکی نائارام. دەوروبەری ئێمە هەر یەکە کە ئەجەندەیەکی تایبەتی هەبووە و بۆ جێبەجێکردنی ئەجەندەکانی خۆیان زۆر جار ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەریان هەبووە لەسەر ئەمنیەتی هەرێمی کوردستان یان هیچ نەبێ پڕوشکی بەرێمە کەوتووە. بۆیە جێی دەستخۆشیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەرکیان بینیوە لە پاراستنی یاسایشی هەرێمی کوردستان دەستخۆشیان لێ بکەین و بەردەوامیش بن لەسەر جێبەجێکردنی ئەرکەکەی خۆیان. من چەندین جار بیستومە کە زۆر جار گلەیەوە دەکرێت چ لە بازگەکان بێ پۆلیسی هاتوچوو بێ
گلەیەوە دەکەن کە بەرپرسان یان کەسانی دەستڕۆیشتوو مراعاتی یاسا ناکەن، ڕێنماکان جێبەجێ ناکەن، یان تەجاوزی سەردەستەڵاتی پۆلیس و ئەفسەران و کارمەند و فەرمانبەران یان وەزارەتە دەکەن. بەڕێزان، من لێرەوە پێتان بڵێن بە حوکمی پۆستی خۆم و وەزیفەی و ئەو ئەمانەتەی لەسەر شانی من نەوێ پێتان بڵێن کەس لە کوردستان لە ئێوە دەست ڕۆیشتووتر نییە. لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئەو بیانوەیە ناوبێت نەخۆتان قبوڵی بکەن، نەکەس بەسەر ئێوە دەبیسەپێنێ بڵێ ئەمە مەسئولی فڵانە حزبە، ئەمە مەسئولی فڵانە نازانم یەکەی سەربازیە یان ئەمە چێ. هەمومان بەرامبەر بە یاسا یەکسانی، هەر هەمومان وەکو هاوڵاتی یەکسانی. و ئەرکی پۆلیس کە پێم دەڵێ بوەستە، من سەرۆک وەزیران بم یان هاوڵاتیەکی ئاسایی بم، ئەو کاتە ئەو پۆلیسە بەرپرسی منە و ئەبێ گوێ بە ڕێنمایەکانی ئەو پۆلیسە بەگرم، چکە ئەرکی ئەوە یاسا بەو شێوە جێبەجێ بکە. من ئەم قسەیە تەنیا ناکەم، نە بۆ ئەعلام نە بۆ ڕازیکردنی کەسێک، من لە دڵەوە قسەیە. سەروەتی ئێمە گەورەی ئێمە هاوڵاتی ئێمە ئەبێ ینی بەجددی من ئەڵێمە بێ خزمەتکاری هاوڵاتی خۆمان. هاوڵاتی لە ئێمە ڕازی بێ، ئێمە بێ شانازی بکەین. چۆن ئێمە هاوڵاتی ڕازی بکەین؟ هاوڵاتی تێدەگا ئەگەر تۆ نەتوانی شتێک لە تااقەتت بە دەربێ نەتوانی بۆی بکەیت، بەڵام بۆی شەرح بە لێ تێگە، بەڵام بە لوودبەرزی و بە قسە نەکردن و بە بێمنەتی و بە بێباکی تەعاملکردن لەگەڵ هاوڵاتی واکە هاوڵاتی لێت زوێر بێ. تۆ ڕێز لە خەڵک بگری، خەڵک خۆی ساحب ڕێزە، خەڵک خۆی ساحب ڕێزە و ڕێزت لێگرێتەوە و قەدریشت ئەزانێت، بزانێت تۆ بە پەرۆشیەوە ئەتخەمی ئەوتە ئەویش ئەزانێ و قەدرت ئەگرێ و لای گەورە ئەبی. ئەمە شانازیەکە بەرهەموو کەس ناکەوێت. ئێوە بەرپرسن، ئێوە دەتوانن ئەم شانازیە بۆ خۆتان تۆمار بکەن. تاوان دەکا تاوانبارە و ئیشی ئەوەیە تاوانبار لە کۆمەڵگە دوور بخەنەوە، بەڵام سستی نواندن بەرامبەر بە تاوانبار زوڵمکردنە لە خەڵکی تاوان لێکراوە. بە هیچ شێوەیەک نابێ ئێوە ڕێگە بدەن تاوانبارێک بێت حەق بەخۆی بدا، تاوان بەرامبەر بە خەڵکێکی بێدەستەڵات بکە و پێشی وابێ حکوومەتێک نییە یان کەسێک نییە ڕێگەی لێ بگرێت. هەرکی ئێوەیە ئەبێ ئەو تاوانبارە بوەستێنن، جە هەر کەسێک بێت لە هەر شوێنێک بێ لە هەر ئاستێک بێت. ئەمە ئەرکێکی قورسە کەوتوتە سەرشانیەوە بیک. اینجام تاوانە بە هەر جۆرێک بێت، ئەوەی چەک بەکاردێنێ، ئەوەی بە شەق و بە زلە پەلاماری کەسێکی تر ئەدا، یان ئەوەی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت بەکاردێنێ، ئەوەی مناڵ بەداخەوە بەڵام تەنیا بۆ بازرگانیکردن ئەچێ مەوادی بڵێم چ کحولیە یانیشی مخدرات و ئەوانەیە یان جگەرەیە بە مناڵی کەمتر لە 18 ساڵە فرۆژەوانە هەمووی تاوان. و ناوێ خەڵک ئەمە بە جۆرێک تەسەڕف بکە کە ئەنەما ئازادە هەرچی شتێ بکە. ئازادی تا ئەو کاتە ڕێگە پێدراوە تەعەدە لە حەقی کەسێکی تر نەکەیت، تا ئەو وەختە تۆ ئازادیت کە تەعەدە لە خەڵکی تر نەکەیت، بەڵام تۆ بیت بەس بۆ ئەوەی بە زەوقی خۆت تەسەڕف بکەیت و ببێت بە مەترسی بۆ زەرژیانی خەڵک، ئەمە ئەبێ ڕێگری لێ